إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، یەکێک لەو هۆکارانەی کە ئینسان بەرەو بەدبەختی دەبات، ئینسان بەرەو گومڕایی دەبات، ئینسان بەرەو ئاقارێکی زۆر خراپ دەبات، خوا پەناماندات، بریتیە لە توشبوونی حەرام، بریتیە لە گوناه و تاوان و توشبوونی ماڵی حەرام. بەڕاستی جەستەی ئینسان وێران دەکات، دڵ و دەرونی ئینسان خراپ دەکات، خوا پەناماندات. بۆیە بە کورتی دەڵێن هۆکارەکانی توشبوونی معاملە و کەسابەتی حەرام چییە؟ بۆچی باسییان دەکەین؟ بۆ ئەوەی کە ئینسان وەریا بێت و خۆیان لێ بپارێزێت. یەکێک لەو هۆکارانەی کە ئینسان بە زۆری تووشی کەسابەت و ماڵی حەرام و معاملەی حەرام دەبێت، بریتیە لە دنیا و شەیطان و لە بیرچوونی خدای پەروەردگار، خوا پەناماندات. خوای گەورە دەفەرمێت: وما الحياة الدنيا إلا متاع الغرور. وەریابن خەڵکینە موسڵمانان، دنیا تەنها فریودەرە، ئینسان فریو دەدات. ئینسان وا لێ دەکات کە ئەو دنیاە هەر بەردەوام دەبێت، قەت نامرێت، قەت کۆتایی پێ نایەت ئەو دنیاە، بەڵام لە ناکاو کۆتایی پێدێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا کە ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە دەفەرمێت: ژیانی دنیا تەنها ئەوەیە لە چاو دوا ڕۆژ کە ئینسان پەنجەیەکی بخاتە ناو دەریایەک، ئەنجا کاتێک کە پەنجەکەت دێنیە دەرەوە، تەماشاکە چەندە ئاو بە پەنجەتەوە دێت کە ڕەنگە لە دڵۆپە ئاوێک زیاتر نەبێت. ژیانی دنیا لە چاو دوا ڕۆژ تەنها ئاو دڵۆپە ئاوەیە. بۆ ئەوەی کە وەریابین بە ژیانی دنیا و بە جوانیەکانی دنیا، ئینسان لە خۆیبایی نەبێت و خوای پەروەردگاری بیر نەچێت و تووشی حەرام نەبێت، خوا پەناماندات. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: فاتقوا الدنيا، خۆتان بپارێزن لە دنیا، واتە لەو شتانەی کە قەدەغەکراون لە دنیا خۆتان بپارێزن، بۆ ئەوەی کە بە هیلاک نەچن. عەبدوڵڵای کوڕی مەسعود بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت کە هەندێک ئەو فەرمایشتە بە حەسەن دەزانن، هەندێکیش بە ضەعیفی دەزانن. دەفەرمێ هەر کەسێک خۆشەویستی دنیا بچێ بە دڵ و دەرونیدا، زیاد لە پێویست دنیای خۆش بوێت، تووشی سێ نەهامەتی و دەرد و بەڵام موسیبەت دەبێت. یەکەمینیان تووشی شەقاوەتێک دەبێت، تووشی بەدبەختی و خراپەیەک دەبێت کە هەرگیز لێ ڕزگاربوونی نییە، چەندین ئافات بە دوای خۆی دادێنێت. دووەمینیان تووشی سووربوونێک دەبێت لەسەر ماڵ و سامان کە هەرگیز دەوڵەمەندبوونی نییە. دڵی ئەوەندە بە دنیا و بە ماڵی دنیاوە گیر دەبێت، هەر چەندە ماڵ و سامانی هەبێت، هێستا هەر فەقیر دیارە، قەت دەوڵەمەند نابێت، هەر چەندە ماڵ و سامانی هەبێت. سێهەمینیان تووشی ئەمەل و هیوا درێژیەک دەبێت کەوا دەزانێت دنیا هەرگیز کۆتایی پێنایێت، ژیان هەر بەردەوام دەبێت و کۆتایی پێنایێت، هەتاوەکو مردن دەگاتە سەری وێقەی دەگرێت. ئەو کەسە تووشی ئەو هیوا درێژ و ئەمەل درێژیە دەبێت. هەر کەسێک خۆشەویستی دنیای زیاد لە پێویست چۆ ناو دڵ و دەروون تووشی ئەو سێ بەڵاو ئافات و موسیبەتە دەبێت
کە ئینسان لێ ڕزگار نابێت خوا پەناماندات. کەواتە دەبێ وریابین پەیوەندیمان لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بێت، خوای پەروەردگارمان لەبیر نەچێت، دنیا وەکو خۆی ببینین، فریوی شەیطان نەخۆین، بۆ ئەوەی کە تووشی حەرام نەبین، بۆ ئەوەی کە تووشی گومڕایی نەبین، بۆ ئەوەی کە لەو دنیاە تووشی سەر لێ شێواوی نەبین و هەروەها دڵ و دەروونمان خەراب نەبێت. دووهەم لە هۆکارەکانی توشبوونی معاملە و کەسابەتی حەرام بریتیە لە نەترسان لە خوای پەروەردگار و شەرم نەکردن لە خودای پەروەردگار. بۆیە گوتراوە ڕەئس الحکمەتی مەخافەت الله، سەری هەموو کارزانی و حکمەتێک بریتیە لە ترسان لە خوای پەروەردگار. دایکمان عائیشە دەفەرمێت بەڕاستی ئێوە زۆربەتان بێ ئاگان لە عیبادەتێک کە گەورەترین عیبادەتە کە بریتیە لە وەرع، بریتیە لە خۆپارێزی، بریتیە لە دنیا بەکەم گرتن، تەماشاکردنی دنیا وەکو خۆی ئەوە گەورەترین عیبادەتە. ئەبوو سولەیمانی دارانی دەفەرمێت ئەسڵی هەموو خەیر و چاکەیەک، بنچینەی هەموو خەیر و چاکەیەک لە دنیا و لە دوا ڕۆژدا بریتیە لە ترسان لە خوای پەروەردگار. بۆیە دەفەرمێ هەر دڵێک ترسان لە خوای پەروەردگاری تێدا نەبوو، بەڕاستی ئەو دڵە وێران دەبێت و خراپ دەبێت، خوا پەناماندات. کوردەواری دەڵێ لەوەی بترسێ لە خوای ناترسێت. ترسان لە خوای پەروەردگار، شەرمکردن لە خوای پەروەردگار وا لە ئینسان دەکات کە ئینسان گوناه و تاوانی پێ نەکرێت، بەڵام ئینسان کە خوای گەورەی لەبیر چوو کە شەرمی لە خوای پەروەردگار نەکرد، ئەو کاتە سەڵ ناکاتەوە لە حەڵال و لە حەرام، ئەو کاتەی فەرق بە حەڵال و حەرام ناکات، خوا پەناماندات. یەکێک لەو ئافرەتە ساڵحانە کە دەگەڕنەوە دەڵێن کە ئافرەتێکی لە خواترز بووە، دەستی لە هەویر شێلاندا بووە، کاتێک کە هەواڵیان پێداوە پیاوەکەی مردووە، یەکسەر دەستی دەرهێناوە لە هەویر شێلانەکەی، گوتوویەتی ئەو ماڵەیە بەشی وەرەسەی تێکەوت، بەشی میراتی تێکەوت، با دەستی لێ دەربێنم نەوەکە هەمووی ماڵی ئێمە نەبێت، ماڵی غەیری ئێمە و بەشی غەیری ئێمەی تێکەوت بێت. یەکسەر دەستی دەرهێنا بۆ ئەوەی کە تووشی حەرام نەبێت. ئەوە لە خوا ترسانە ئینسان وا لێ دەکات کە گوناه و تاوانی پێ نەکرێت. ئەو لە خوا ترسانەوە لە ئینسان دەکات کە ئینسان شەرم لە خوای پەروەردگار بکات. بەڕێزان، ئینسان کە شەرمی لە خوا نەکرد، ئینسان کە لە خوا نەترسا، تووشی هەموو تاوان و گوناهێک دەبێت، فەرق بە حەڵال و حەرام ناکات. ئێستا زۆر کەسی موسڵمان هەیە قسەی زۆر گەورە دەکات و خۆی بە موسڵمانێکە ڕاست دەزانێت، کەچی تەماشا دەکەی ماڵی میرات دەخوات و میراتی ئافرەت نادات و خۆشی بە موسڵمانە، هەرگیز واژ نازانێت کە تووشی گوناه و تاوان بووە. برام ترسان لە خوای پەروەردگار وا لە ئینسان دەکات کە ئینسان دەستی نەچێتە حەرام. عەبدوڵڵای کوڕی مەسعود لە فەرمایشتی صحیحدا بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی استحيوا من الله حق الحياء، خەڵکینە شەرم لە خوای پەروەردگار کەن بەو شێوەیە کە پێویستە ئینسان شەرم لە خودای پەروەردگار کات، لە گەورەی و لە ذاتی پەروەردگار، لە بە ئاگایی پەروەردگار کە هەموو کاتێک ئاگای لە هەموو شتێکە و هیچ شتێکی لێون نابێت. هاوڵان فەرموویان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم الحەمدولله ئێمە شەرم لە خوای پەروەردگار دەکەین، بەڵام پێغەمبەر فەرمووی شەرمکردن لە خوای پەروەردگار بەو شێوازەی کە پێویستە بریتیە لەوەی کە ئینسان هەموو ئەندامەکانی بپارێزێت لە حەرام و لە قەدەغەکراوەکان، لەوەی کە چاوی بپارێزێت، زمانی بپارێزێت، گوێی بپارێزێت لە گوێگرتن لە حەرام، دڵی بپارێزێت لە حەرام، لە هەموو شوبهە و شەهەواتێک، لە هەموو بۆز و حەسادەتێک، هەموو ئەندامەکانی بپارێزێ. ئەوە بریتیە لە شەرمکردن لە خوای پەروەردگار. ئەنجا ئینسان بیری مردن بکە، ئەو ڕۆژێک کە دێت تێدا دەچێ و کە ڕۆژێک دێ نامێنێت، ئەنجا ڕووی لە ئاخیرەت بێت، بیری ئاخیرەت بکات و واز لە ئەو شتانە بێنێ کە لە دنیادا قەدەغەکراون. هەر کەسێک ئاوای کرد پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەوە بریتیە لە شەرمکردن لە خودای پەروەردگار. کەواتە دەبێ وریابین بەڕاستی هەموو خراپەیەک لەوە پەیدا دەبێت، لەوەدا ڕوو دەدات کە ئینسان لە خوای پەروەردگار بێ ئاگا بێت، کە ئینسان شەرم لە خوای گەورە نەکات، کە ئینسان حیساب بۆ خوای پەروەردگار نەکات. کاکە خۆ دنیا شاری بێ صاحب نییە، وا بزانی بە کەیفی خۆت دەبێ هەر چۆنێکی هەبێ بژیەی، هەرچی کە بتەوێ بیکەی لەو دنیاەدا بەتەمای بەهەشتیش بیت و خۆشت بە موسڵمان بزانێت.
ئەو دنیاە خاوەنێکی هەیە، ئێمە خاوەنێکمان هەیە، ئێمە مسلمانین. مسلمان یعنی بەندەیەک کە ملکەچە بۆ خودای پەروەردگار، دەبێ وەریابین هەر کاتێک ئینسان لە خوای گەورە نەترسا، شەرمی لە خوای پەروەردگار نەکرد، ئەو کاتە تووشی شەقاوەت و بەدبەختی و گومڕایی دەبێت، خوا پەناماندات. با بە خۆمان دابچینەوە، بەڕاستی ئینسان کە تووشی حەرام بوو، کە تووشی نەترسان لە خوای پەروەردگار بوو، شەرم نەکردن لە خوای پەروەردگار بوو، بەڕاستی ئەو کاتەیە تووشی هەموو خراپەیەک دەبێت، تووشی دووری لە خوای پەروەردگار دەبێت، خوا پەناماندات. سێهەم لە هۆکارەکانی توشبوونی معاملە و کەسابەتی حەرام بریتیە لە نەبوونی قەناعەت، بریتیە لە تەماعی زۆری دنیایی، بریتیە لەوەی کە ئینسان دەیەوێ لە کەمێکدا، لە کاتێکی کەمدا، لە پڕێکدا ببێتە کوڕێک، دەیەوێ زۆر بە سەریعی و بە خێرایی دەوڵەمەند ببێت، لە نەتیجەدا تووشی حەرام دەبێت. بەڵام ئینسان کە بە قەناعاتی بە حەڵاڵێکی کەم کرد، ئەو کاتە تووشی ماڵێکی زۆری حەرام نابێت، خوا پەناماندات. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت: فاتقوا الله وأجملوا في الطلب. خەڵکینە لە خوای پەروەردگار بترسن، بە جوانەی داوای ماڵ و سامان و کەسابەت کەن. فەرمووی: خذوا ما حل ودعوا ما حرم. کاکە ئەوەی کە حەڵاڵە دەستی پێوە بگرن بیکەن، ئەوەی کە حەرام و قەدەغەکراوە لێی دوورکەونەوە. لە خوای پەروەردگار بترسن. مەڵێ هەر چۆنێکی هەبێ با ماڵم کۆبێتەوە و کەسابەتی کەم قازانج کات، فەرق بە حەڵاڵ و حەرام نەکەی. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات لە خوا بترسن، لە داواکردنی ماڵ و ساماندا بە جوانی داواکەن، بە ڕێگایەکی مەشروع و حەڵاڵ داواکەن. ئەوەی کە حەڵاڵە دەستی پێوە بگرن بیکەن، ئەوەی کە حەرامە خۆتانی لێ دوور بگرن. بەڕاستی ئینسان کە وریان نەبێت، جاری وا هەیە تەماع، جاری وا هەیە ویستی دەوڵەمەند بوونێکی خێرا، وەکو ئێستا کە دەبینین ئینسان بە هیلاک دەبێت و سەری بە فەتارەت دەچێت. بۆیە ئیبراهیمی کوڕی ئەدەهەم جوانی فەرمووە، دەفەرمێت تەماعی دنیایی وا لە ئینسان دەکا کە ئینسان هەمیشە خەم و پەژارەی هەبێت. تەماع و سوربوون لەسەر ماڵ و سامان وا لە ئینسان دەکا کە ئینسان چاوی کوێر بێت لە ئاستی ئەو حەقیقەتانەی کە دەبێ بیزانێت. زۆر جاران خەڵک تووشی زەرەر و زیانێک دەبێت، ڕێگایەکەی لە پێش چاوە دەزانێت، کاتێک کە زەرەر دەکات دەڵێ وەڵڵاهی ڕاستە بەخوا هەڵم کرد، بەڵام ئەو تەماع وای لێ دەکات، کوردەواری دەڵێ بەری چاوی دەگرێت، کوێری دەکات. بەڕاستی قسەیەکی زۆر جوانەکە ئیبراهیمی کوڕی ئەدهەم فەرموویەتی: تەماعی دنیا ئینسان کوێر دەکات، دەبێ ئینسان وەریابێ بەڕێزان، وا لە ئینسان دەکات کە ئینسان بە ئاقارێکی خراپ و بە هەڵدێدا بڕوات، خوا پەناماندات. بۆیە کوردەواری جوانی گوتووە، دەڵێت تەماع بابی هیلاکە، ئەگەر سەری نەبڕی سەرت دەبڕێت، بە هیلاکت دەدات، دەبێ ئینسان بەڕاستی وەریابێت. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت پێناسەی تەقواداریمان بۆ دەکات. هەر کەسێک دەیەوێ بزانێت تەقوادارە یاخود نا، با تەماشای ئەو قەولەکات. دەفەرمێت تەقوا بریتیە لە ئەلخەوف من الجەلیل، ترسان لە خودای پەروەردگار و شەرمکردن لە خوای پەروەردگار. والعمل بالتنزيل، تەقواداری بریتیە لەوە کە ئینسان کار بە قورئان کات، گوێ لە قورئان بگرێت، ئەمر و نەهیەکانی قورئان جێبەجێ بکات. ئەنجا والرضا بالقلیل، ئینسان ڕازی بێت، قەنەعات کات بەو حەڵاڵەی کە کەمە هەیەتی، چاوی لە ماڵێکی زۆری حەرام نەبێت. ئەنجا چوارەمیان والاستعداد ليوم الرحيل، ئینسان خۆی ئامادەکە لە دنیادا بۆ ڕۆژی قیامەت، بۆ قەبرەکەی، بۆ مردن، بە شێوازێک بژیێت کە ئینسان بمرێت لە بەردەمی خودای پەروەردگاردا خەجاڵەت نەبێت، خۆی ئامادەکە بۆ مردن، هەمیشە ئامادە بێ هەر سەعاتێک، هەر ڕۆژێک کە بمرێت لە بەردەمی پەروەردگاریدا خەجاڵەت نەبێت. کەواتە لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە بەڕێزان پێویستە بڵێین دەبێ ئینسان وریا بێت پێش ئەوەی کە ڕۆژێک دابێت ماڵ و سامان سوودی نەمێنێت، دینار و دۆلار سوودی نەمێنێت، پێش ئەوەی کە ئەو ڕۆژە دابێت دەبێ ئینسان وریا بێت. ئەو ماڵ و سامانەی کە لە دنیادا ئینسان خۆی لەسەر گوناحبار و عەیبدار دەکات، ڕۆژێک دادێ سوودی نامێنێت، ڕۆژێک دادێ کە ئینسان لێیدا دەبڕێت، بەر لەوەی کە ئینسان بڕوات بچێتەوە خزمەتی پەروەردگاری.
بەر لەوەی کە ئینسان ماڵ ئاوایی بکات پێویستە لە خەوی بێ ئاگایی و خەبەر بێت، پێویستە بزانێت کە ئەو دنیاە کاتیە، پێویستە بزانین کە دنیا هەروە ڕووناک نابێت، کە ئێمە هەروە ساغ و سەلامەت نابین بەڕێزان. ڕۆژێک دادێ ئێمە پێویستمان بەخوای پەروەردگارە هەموو کاتێک، ڕۆژێک دادێ کە هیچ شتێک سوودی نابێت تەنها کار و کردەوەی باش نەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من خاف ئەدلەجە، بەڕاستی هەر کەسێک کە بترسێت بەڕێ دەکەوێت بەرەو چی؟ بەرەو ڕێگای ڕاست و بەرەو قیامەت. هەر کەسێکیش کە لە ڕاستیدا بەڕێ بکەوێت زوو دەگاتە مەنزڵ و شوێنی خۆی، و وریابن کاڵای خوای پەروەردگار زۆر بەنرخە، کاڵای خدای پەروەردگار بریتیە لە بەهەشت. ئەی ئینسان وریابە ئەو بەهەشتە و ئەو کاڵا بەنرخە بە نرخێکی کەمی دنیایی لە دەست نەدەی و نەیگۆڕیەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا پێمان دەفەرمێت کە لە ڕۆژی قیامەتێدا ماڵ و سامان دوو پرسیاری لەسەرە. وعن ماله من أين اكتسبه، ئینسان لی دەپرسرێت لەو ماڵ و سامانەی کە لە دنیادا هەیەی چۆن وەدەستی هێناوە و هەروەها لە چیدا سەرفی کردووە. دوو پرسیار لە ئینسان دەکرێت وریابە ئەی ئینسان. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إن لكل أمة فتنة، وریابە ئەی موسڵمان بیر بکەوە لەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، گوێ بدە ئەو فەرمایشتەی پێغەمبەر سەروەرمان صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێت کە هەموو ئومەتێک بەڵاو فیتنەیەکی هەیە کە تێیدا تووشی تاقیکردنەوە گوناه و تاوان دەبێت، تێیدا تووشی سەرپێچی دەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وإن فتنة أمتي المال، فتنە و بەڵاو مصیبەتی ئومەتی من کە تێیدا تووشی گوناه و تاوان و هەڵدێر دەبن خوا پەنامانداد بریتیە لە ماڵ و سامان. وریابە ئەی ئینسان پێغەمبەر حەزەرمان پێدەدات صلی الله عليه وسلم یەکێک لەو شتانەی کە ئینسان پێی تووشی تاقیکردنەوە دەبێت، پێی تووشی هەڵدێر دەبێت، ئەگەر وریان نەبێت بریتیە لە ماڵ و سامان پێویستە ئینسان وریا بێت. بەردەوەی کە ڕۆژێک دابێت کە بمرین، کە بچینە ناوگۆڕ، کە هیچ شتێک دەفریامان نایێت، ئەو ماڵ و سامانە جاری وا هەیە لە ناو گۆڕدا لە فەرمایشتی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم دەبێتە مارێک و لە گردنی ئینسان دەئاڵێت ئینسان سزا دەدات. کاکە خۆت بۆچی ماندی دەکەی برام؟ ئەو ماڵ و سامانە ئەگەر وریان نەبی لە دنیادا لە ناو گۆڕدا پێی سزا دەدرێ و لە قیامەتیشدا تووشی عەیبداری و سزای خوای پەروەردگار دەبی. با وریابین دنیا هەروە ڕووناک نابێت، با وریابین هەر ئاوا سەلامەت نابین، با وریابین ئەو ڕۆ دنیایە بەیانی قیامەتە دەگەینەوە بەردەستی خوای پەروەردگار. ئەو کاتە عەمەل و کردەوەی چاکەنە بە هیچ شتێک دەفریا ئینسان نایێت. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت وامان لێ بکەی کە لە حەرام دوور بین، وامان لێ بکەی کە لە ماڵ و سامانی حەرام و معاملەی حەرام بە دوور بین، وامان لێ بکەی کە قەنەعات بە ماڵێکی کەم بکەین کە حەڵاڵ بێت، تووشی ماڵی زۆری حەرام نەبین بۆ ئەوەی کە دڵ و دەروونمان خراپ نەبێ و بۆ ئەوەی کە بەرەو بە هیلاکچوون و گومڕاچوون نەچین. یا ڕەبی خوایە بە ئیمانەوە بمان ژێنی، یا ڕەبی خوایە بە ئیمانەوە بمان برێنی، دڵ و دەروونمان بە نووری ئیمان و ئیسلامەتی زندووکەیەوە و ئاودەیەوە. یا ڕەبی خوایە گیان پارێزرامان کەی لە قەدەغەکراوەکان، لە گوناه و تاوان، لە بەڵاو موسیبەتی ئاخر زەمان. خوایە پارێزرامان کەی لە سزای خۆت، خوایە پارێزرامان کەی لەوەی کە لەو دنیادا بە شێوازێک نەژیین کە تووشی گوناه و تاوان بین، بە شێوازێک بین کە ئەتۆ لێمان ڕازی بی. یا ڕەبی خوایە گیان بەختەوەری دنیا و قیامەتمان کەی، عاقبەت خێرمان کەی، شیفای نەخۆشەکانمان بدەیی. یا ڕەبی خوایە گیان سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی، لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی، هەمومان لە بەهەشتی پان و بەرینی خۆتدا بەیەکەوە کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.